لەسەر داواکاری جەنابی پارێزگا لە ڕێگەی بەڕێوەبەری گشتی خەبەرمان پێدرا کە چەند خوێخوازێک هەیە ئامادەنە بەشداری بکەن بۆ دروستکردنی نەخۆشخانەیەک بۆ چارەسەری کۆرۆنا. ئێمەش هەستاین نەخشەیەکمان ئامادە کرد خلالی چەند سەعاتێک تاکو ئەو پرۆژەیە بگاتە ئەو مەرحەلەی. پرۆژەکە 72 قەریۆلەیە، کاتی تەوابوونەکەش بەپێی ئەو خێرخوازانەیە چەند نەفەریان زۆربی بەشدار بن و پارەی دابین بکەن. 6 ڕۆژ زۆرە چونکە ئەمە بەسەر دیسپەرەڵ دەکەین. جەنابی وابزان بەڕێوەبەری گشتی وەی گوت بوو چکو نەیزانی بوو معلوماتی لە من وەرنەگرت بوو.